هەر لە کاژمێر هەژدەدا دۆسیەیەک دەکەینەوە سەبارەت بە ڕەوشی یاخود دۆخی ئەمنی ناوچە سنووریەکان کە لە ماوەکانی ڕابردوو حکوومەتی عراقی بڕیاریدا بۆ بەهێزکردن و پتەوکردنی ئەمنیەتی ناوچە سنووریەکان و هەروەها بۆ پاراستنی سەروەری عراق 3000 کەس دابمەزرێنێت. بۆ ئەم بابەتانە چەند پرسێکی دیکە گفتوگۆ لەگەڵ بەڕێز لیواڕوکن حەماد دزەیی فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵ دەکەین. بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمانە ڕێزدار لیواڕوکن، سڵاوت لێبێت. دۆخی ئەمنی ناوچە سنووریەکان چۆنە؟ سڵاو لە جەنابەت کاکە و سڵاو لە بنێرانی بەڕێز. بە شێوەیەکی گشتی ناوچە سنووریەکان هەتا حەدێک دەتانی برین زۆر باشە، ئارامی پێوە دیارە کاکە. باشە. سەبارەت بۆ بڕیاری حکوومەتی عراق کە بڕیاریدا بوو 3000 کەس دابمەزرێنن بۆ ئەم مەبەستە، ئایا هیچ بودجەی پێویستی بۆ دابین کراوە؟ کاکە هەندریان، ئەو بڕیارە پەسەند کرایە لە حکوومەتی عراق. لە کاتی پەسەندکردنی دەرەجاتی وەزیفی تەخسیس کرایە، بودجەی تەواوی لە بۆ دانرایە. یعنی بودجەی تەواوی بۆ دانراوە. ئێستا ئەو ڕێکارانە دەگیرێنە بەر بۆ دامەزراندنی ئەم 3000 کەسە. چاوەڕێی سیستەمەچین ئالێتێکین کە بتوانین هاوڵاتیان تەقدیم بکەن لە ڕێی بەرنامەی لینکێک هەیە لە بە ئەنتەرنێت، هاوڵاتیان دەتوانن پڕی بکەنەوە. بەس هەتاوەکو ئەو دەقێت هەتا ئێستا بڵاو نەکرێتەوە. هەر کاتێک بڵاو بکرێتەوە چاوەڕێی سیستەمەچین تاوەکو بڵاو بکرێتەوە، ئەو کاتێ ڕێکاری یاسایەکان دەگرێتە بەر. بەڵێ باشە. ئەو سیستەمە پێت وایە کەی جێبەجێ دەکرێت؟ چەندی ماوە؟ ینی زووە یاخود درەنگە؟ لە خلالی ئەو دوو سێ سەرەی ڕابردوو لەبەر ئەوەی دەرەجاتی وەزیفی نەبوو، بودجە پەسەند نەکرابوو، هیچ دەرەجاتی وەزیفی تەخسیس نەکرابوو، لەو ماوەی ڕاگیرابوو. ئێستا ئەو دەرەجاتی وەزیفەی وا بڕیارە، ینی بڕیارەکە وایە هەتا ئەو دەقێش تەنها شمولی هەرێمی کوردستان بکاتن، هەر سێ محافەزەی هەولێر و دهۆک و سلێمانی لەوانەشە کەرکووکیش بگرێتەوە. لەبەر ئەوە دانەوێت لینکێک دروست بکەن تەنها ئەو ناوچانەی بی، نەک تەواوی عێراق بی. بڕیارەکە وایە، ئەز نازانم گۆڕانکاری بەسەدادێ بەسەدانە ئەوە شتێکی ترە، هەتا ئەو دەقەی تەنها بۆ هەرێمی کوردستانە. باشە. ڕێزدار لیواڕوکن، ینی ئەم ئەوانەی کە دادەمەزرێن تەنیا لە هەرێمی کوردستانە یاخود عراقیش دەگرێتەوە؟ ئەو کەسانی کە دادەمەزرێن لەم ئەو 3000 بەڵێ ئەو 3000 دەرەجە وەزیفیە هەتا بڕیارەکە وایە تەنها لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێتن. باشە. لە پاشان گۆڕانکاری یانەکەش شتێک بەسەدا بێتن، جارێ هیچ قەرارێک نەدرایە. باشە. میکانیزمی وەرگرتنەکە چینە؟ ئەو مەرجانەی کە پێویستە هەبێت لەم کەسانەی کە وەردەگیرێن پێویستە چی بێت؟ لە کاتی وەرگرتن بڵاو دەکرێتەوە، عادەتەن عمرەکان تهدید دەکرێت لە عمرەکانی چەند بیتن، هاوڵاتی عێراقی بیتن، ینی چەند شروتەکێ زۆر نییە، چەند شروتەکە 3-4 شروتەکە یانەکەش کونیێکی خاوێنی هەبێتن، زیاتر نیە ئەوەندەیە لە شەهادەی ابتدایی لۆ سەرەوەی هەبێتن، هەر ئەو 4 شەرتە هەیە، زیاتر شەرتی تکەی نییە. باشە. ینی بەپێی ئەم بڕیارە بێت بە زیادکردنی ئەم 3000 کەسە بە تەواوەتی ناوچە سنووریەکان ئەمنیەتیان دەپارێزرێ، یان بە شێوازێکی دیکە پرسیارەکە لێ بکەم، سەروەری عراق دەپارێزرێت؟ قەتع بۆ قەپات و کاکە تەلەفۆنەکەتان قەپات. دەنگی من ئێستا پێماوێت گرفت هەیە، ئێستا گوێت لێمە ئەگەر بەردەوام بم لەگەڵ پرسیارت لێ بکەم. بەڕێز لیواڕوکن حەماد، ئێستا گوێت لێمە؟ دیارە دەنگی من ناگات بەو. بەرحاڵ زۆر سپاس بەڕێز لیواڕوکن حەماد دزەیی فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ ما بوو.